سێک پرسیاری لە بەڕێوەبەری خانەی بە ساڵات چواندا کرد. وەتی باوکم هێناوە تەسلیمی ئێوەی بکەم ئەو بەڵگەنامانە چین پێویستە بیان هێنم بۆتان. بەڕێوەبەرەکە لە وەڵامدا پێیوت زۆر گرینگە لە ناو بەڵگەنامەکاندا چەند وێنەیەکی باوکتی تێدا بێت. یەکەم وێنەیەکی باوکت کە ڕادەکات بەرەو نەخۆشخانە بۆ لای دایکت ئەو ڕۆژەی کە تۆ لە دایک بوویت. وێنەیەکی باوکت کە بۆ پەڕی دڵخۆشی و شادیەوە تۆی لە باوەش گرتووە و بانگ بە گوێدا دەدات. وێنەیەکی باوکت کاتێک بەو پەڕی ماندوو بوونەوە لە کارەگەڕێتەوە لە پێناو پەیداکردنی بژێوی تۆ و خوشک و براکانت. وێنەیەکی باوکت لە نیوە شەودا بەو سەرمایە لە باوەشیدا هەڵی گرتووی بەرەو نەخۆشخانەت دەبات کاتێک کە تۆ تاکەت بەرز بۆتەوە. وێنەیەکی باوکت کاتێک جێگەکەی لە تەنیشتت ڕاخستووە ئەتا بەیانی هەموو خولەکەی دەستی لە سەردەموچاوت دادەنا تا دڵنیا بێت لەوەی کە تاکەت بەرز نەبۆتەوە. وێنەیەکی باوکت کاتێک مانگێکی ماوە بۆ جەژن ئەو بیر و